سڵاوتان لەبێ خۆشەویستان ئاواتەخوازین لە باشترین حاڵە و باشترین تەندروستیا بن و ئینشەڵا خوای گەورە هەموو لایەکمان پارێزێ. بەنامەم جارەمان تایبەتە بۆی بزانین حکوومەتی هەرێم تا چەند خاوەن پلانە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان. وەکو ئێستا زانین کۆمەڵی قەیران ڕووی لە حکوومەت کردووە، بەڵام حکوومەت بەبێ ئەوەی بتوانێت ئیدارەی و قەیرانانە بدا خەڵکو و با بڵین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە حاڵ و گوزەرانێکی ناخۆشدا. دەمانەوەی لە هاوڵاتیان پرسین ئایا حکوومەت خاوەن پلان بووە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان؟ ئەگەر نەخێر ئێو هەموو ڕاوێژکارەی کە موچە لەسەر حکوومەتی هەرێم وەرەگرێت هیچیان چییە؟ وەکو ئێستا وترێ ڕەنگە جارێکی تر کەرەنتینە دەست پێ بکاتەوە تا چەند ئەمە زەرەر لە هاوڵاتیانەدا. ئەم پرسیارانە لە هاوڵاتیانەکەین و لەگەڵەوانە قسەکەین ئێوەش بینەری بەرنامەکە بن. ئیدارەی و قەیرانە بدا. ڕای جەنابە و حکوومەتی هەرێم خاوەن پلانە بۆ ئیدارەی قەیرانەکان بدات؟ نەوەڵا نەخێر خاوەنی پلان نییە، لە هەموو بوارێک شکستی هێناوە، سەرکەوتونە بۆ لە هەموو بوارەکانە فەشەلی هێناوە. باشە، بەڵام ئێمە کۆمەڵی ڕاوێژکاری زۆرمان هەیە موچە لە حکوومەتی هەرێم وەرەگرێت. ئەم ڕاوێژکارانە ئیشیان جێ ئەگەر پێشببینی یان خاوەن پلانێک نەبن لە کاتی ڕوبەڕوونی قەیرانە بۆ چارەسەری وەزا کرد. ڕای بەڕێز دەکەم ئەم ڕاوێژکارانە هیچ دەورێک و هیچ هینێکیان نەبووە لە حکوومەتی هەرێمە، بەس تەنها بۆ پارە کێشانەوە و پارە وەرگرتنە. ئەی موچەکەیان لە بەرامبەر چیا وەرەگرن ئەگەر نتوان پێشببینی قەیران بکەن یان چارەسەر بۆ قەیران بدۆزنەوە؟ هیچ هینێکیان نییە، بەعدەنەڤەڕێکیان نییە، هیچ هەڵسەنگان تەشخیصکردنی شتیان نییە، ناتوان شت هەڵسەنگانن، هیچ شتێکیان نییە. ینی توانیوە حەقی ئەو موچەی خۆیان بدەن کە وەرەگرن؟ نەوەڵا بە هیچ جۆرێک نەیانتوانیوە، هەر ینی لە بەلاژ ئەو پارەیە وەرەگرن، ئەو پارەیە هیچ پێشیان حەڵاڵ نییە. باشە، ئێستا ئەبینی زۆربەی وڵاتە بڵێن پێشکەوتووەکان بەڵێ کە خەڵکیان کەرەنتینە کرد لە بەرامبەر موچیان پێدا قەرەبوو کرانەوە. ئایا ئێستا کە دەنگۆی کەرەنتینەکردنەوە هەیە حەلیکی گونجاوە بۆ خەڵک یان چارەسەری وەزەکەی کات خەڵک کەرەنتینە بکرێت؟ نەخێر نەوەڵا، لەبەر خەڵک لە بارودۆخێکی زۆر نالەبار و سەختە ئەژی، زۆر کەس هەیە لەسەر ئیشی ڕۆژانەی بژێوی ژیانی دەرەکاوەکو چا بەدەستگێڕی یا گوڵە بە ڕۆژە ئافرۆشە بەدەستگێڕی یا پاکەت و جگەرە ئافرۆشە یا کرێکارە. نەخێر قەرەبووی کەسیان نەکردوێتەوە، بە زۆر ئیجباری دەکەن چۆرە ژوورەوە بمرە لە برسا، موچەکەش نایە، موچەشی نایەتێ بمرە لە برسا، هیچ گرنگ نییە بەلایەوە، بە زۆر ئیجباری دەکا و ئەو خاتە ژوورەوە و تەعویزی ناکاتەوە، قەرەبووی پارە ناکاتەوانەیە. ئایا حکوومەتی هەرێم توانیوێتی ئیداری یان پلان دابنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانانەی کە بەرەوکی گرتووە؟ بەخوا برامە قسە ناکەم، ڕێی خۆت بڵێ، ینی ڕێی ڕاستی خۆت چییە؟ باشە خراپە؟ قسە بکەمە بێ جنوێ بم بە عەمەل نایە بە قوربانە بەخوا قسە. باشە، ئێستا بینی کۆمەڵێکی زۆر ڕاوێژکار لەسەر حکوومەتی هەرێم موچە وەرەگرێ، وەزارەتێکمان هەیە ناوی وەزارەتی پلاندانان. ئەمانە ئەگەر نەتوانین ئیدارەی ئەم قەیرانانە بدەن یان بۆنمە چارەسەر بۆ وەزارکە بدۆزنەوە چارەسەرێکی مناسب، ئەی ئەو موچەی هیچیە وەرەگرێت؟ ئەم کەسانە هیچی ئەو موچە وەرەگرێت؟ ئەم موچانەی بەلاشە وەرەگرن چیەکەن؟ چیان بۆ ئەم میلەتە کردو تاوەکو ئێستا تاوەکو میلەت دڵیان پێ خۆش ئەوەشی مەعاش وەرەگرێت هەر لە بەلاژ وەرەگرێت. باشە، بەڵام خۆ ئیشەکەی ئەوان ئەوەیە چارەسەر یان پلانی پێشوەختە دابنێن بۆ ئەوەی ئەگەر قەیرانێک کاتە ڕوو حەلەکەی حازر بێت. وەڵاهی بڵێم چیکە حەلی چێجاگەر حەلیان کردای بۆچی وەزعگەی بەم وەزارەت، بۆچی وەزعگەی بەم ڕۆژەگەر ئەوە حەلیان لابووە و چارەیان لابووە. وەزارەتی پلاندانامان هەیە، وەزارەتێکی گەورەیە، وەزیری هەیە، ڕاوێژکاری هەیە، ئەمان ئیشان ئەوەیە. ئیشانەوە بۆیە چاکیان نەکردوە، هیچی ئیشی ئەو ئیشە ئیشی خۆی نەکەیکە، ئەگەر ئیشیەوە بۆیە چاکی کرد. ئێستا ئەبینی ئەو وڵاتە پێشکەوتوانە خەڵکیان کەرەنتینە کرد، بەڵام لە بەرامبەر موچیان پێدا وایە موچی خەڵکەکەیاندا. ئێرە دەنگۆی ئێوە هەیە جارێکی تر کەرەنتینە بکرێتەوە، ئایا ئەم کەرەنتینەیە هێشتنەوەی خەڵک لە ماڵەوە حەلی ئەم وەزعی ئێستا کات؟ کاک ئێمە حکوومەتێکی داماومانەیە میلەت پارە با بە حکوومەت بەقوڵ بە ئای چی؟ ئەی حکوومەتێکی داماومانەیە
ئەوە تا لە 27 میلیارد دلار خەرزاری درێ پارێکی با بە خەڵک حەقە و خەڵکە پارە کۆکاتەوانێ پارە با بە حکومەت باشە وەکو هەڵێن حکومەت تێرێ نەوتی فرۆشتۆ یان نەوتی کڕێەوە بۆ تا نەوتی کڕێەوە بە قوربان نەوتی کڕێەوە بۆ ئەم میلەتە داماوە کە ساڵی 4 بەرمیل نەوتیاوە بۆ خەڵکە هەمووی لە وڵاتان کڕیوە یاوێتی بەو خەڵکە بەڕاست تۆ ئیمساڵ نەوت وەرگرت ها نا من وەرم نەگرت من بۆیانێ ناموتم نامەوێ ینی ئەمە تەمان بە تەنزەوە باس قابلە قابلە کورە نەوتی چیکاکە بۆ 6 ساڵی ژەبێ قەترێ نەوتمان وەرگرتووە زۆرێک لە سوۆشیال میدیا باسیەوە کە نەڵێن 400 میلیارد دینارەکە کە بەغدا نردی چی لێ هاتووە ئێداماوە یایە بە قەرزە ئەینە یایە بە قەرزە ماگەنەوە پێش قەرزی نەکرد بۆ موچە خۆران یایە بە قەرزە هەندێکی ئەڵێن حکومەت ئێرەم ئێستا دەوری نووسنگەیەکی حواڵەیە بینێ کە لە بەغداوە موچە بنێرە و ئەویش لێرەوە بیدا بە بۆ نەخاوەنە قەرزیان بیدا بە موچەیە وڵا دەوریەوەش نابی نەگەر دەوریەوەی ببینە بە عەدلی تەوزیعە کرد لەوەشە هەر لێ دزن و لێ خۆ واتە چارەسەری ئەم وەزا ئەم قەیرانانە بەرەو کوێ ئەڕوا تۆ پێشبینیەکەی چی لێ چارەسەر ئێمە بەرەو هەر بەرەو کاولی ڕاقەت بەرەو چاچی ناڕۆ پێشبینی چاکبوونی ناوەڵا ساڵ بە ساڵ خراپترن بەچی چاکە بێ پار لێ ساڵ باشتر ئەی پار باشتر نەبوو بۆ خۆ لە بازاڕەکەی ئێوە نەبوو قسە سەیرەکەین تاکی کورد بە گشتی زۆر بێئومەد بووە لە وەزعەکە ینی هیچ تااقەتی نەما وەکو تۆ ئەڵەی کەس دومێدی باشبوونی پێی نییە ئەم بێئومێدکردنە ینی تەماشای مێژوو بکەی ڕەنگە زۆر بەکەمی ببین کە تاکی کورد ئەم بەم شێوازەیە سێ بەسەرا باشە بێ باشە بە دە 15 ساڵێکی بەسەرا بڕۆ دە 15 لەوانێ لە 2035 و 30 ئەوانە تۆزێ باش بێ خاوەن پلانە بۆ ئەوەی بە تایبەتی وڵاتە پێشکەوتەکان بۆ ئەوەی ئیدارەی ئەو قەیرانانە بدا کە ڕوبەڕی وڵاتەکەی بێتەوە حکومەتی هەرێم بەڕای تۆ تا چەند خاوەن پلانی پێشوەختەی بۆ ڕوبەڕبوونەوە قەیرانانەی ڕووی لە وڵاتەکەیە وڵی ئەمەی کێمە هەمانە حکومت نیێجارێ هەر حکومەتیش نەبووە کۆمەڵی ماڤیا و چەتە هاتوو نە وڵاتیان داگیر کردبوو و تاڵانیەکەن نەک پلانیان هەیە بۆ دوا ڕۆژ و نە بۆ دوایشنە لە ئۆڵیش هەیان بوو هەر نەشیان بووە هەر نێتیشان نەبوو خزمەتی وڵاتە بکەن ئەگەر نێتیان هەبوو یا خزمەتی وڵاتە بکەن وان لێ ناکرد وێرانە ناکرد وان کاول کردەوە بە کەسان نەکرێتەوە ئەڵە چاشی بەکە باخرابێ بێ وان خراپ کردەوە بە کەسانە بێتەوە بەڵام ئێستا ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتێکمانەیە ناوی وەزارەتی پلاندانانە کۆمەڵێکی زۆر ڕاوێژکاری هەیە موچە وەرەگرن ئەمانە ئیشیان چی ئەگەر خاوەن پلانی پێشوەختە نەبن بۆم قەیرانان وڵی ئەوە وەزارەتێکی هەمووی کارتۆنیە دانراوە کۆمەڵە مەزەف و کۆمەڵە ڕاوێژکار پارێکی باشی لێ خۆن و هیچ شتێکیان نییە چونکە نەپلان بەدەزوانەوە ئەوانیش ئەتوانانی هیچ پلانە دابێن بۆ حکومەتە چونکە ئەوان نێتی پلاندانانیان نییە ئەوانەی کەم حکومەتا بن بڕێەوە ئەگەر نێتیان هەبێ ئەم وڵاتە ئێمە کەمی نییە لە خەڵکی شارەزا و پسپۆر و شارەزا بەڵام ئەمان مەبەستیان نییە بیکەن ئەگەر مەبەستیان بێ خەڵک هەیە بیکە بەڵانەوە هیچ مەبەستێکیان نەوەی کە ئەم وڵاتە بەرن بڕێەوە بەڵام ئێستا بینی ئەو وڵاتانەی تر کە لە ئیدارەدانی قەیرانی کۆرۆنا هاتە پێشەوە خەڵکیان کەرنتینە کرد بۆ مودەیەک بەڵام موچەی خەڵکەکەیاندا باشە موچەی خەڵکیاندا ئێستا دەنگۆی ئەوە هەیە کەوا جارێکتر کەرنتینە دەست پێ بکاتەوە کەرنتینەکردنی خەڵک لە ماڵەوە قەدەغی هاتوچۆ چارەسەری ئەم وەزای ئێستا کات نەخێت چارەسەری ناکە هەیە وڵاتان پێشکەوتوانە هیچیان نیان کرد بەو شێوەیە وەکو بەریتانیا و سوئیسراوەمانە و وەکو سوید بۆچی لەبەرەوەی کە هیچ ئەم ڤایرۆسە بڵاوبوونەوە یان هەیە ڕێگری لێ ناکرێت بۆ شێوەیە لەبەرەوە ئەگەر خەڵکە لەگەڵی ڕابێت و بیشی گرێت چاک بێتەوە باشترێکە لەوەی کۆمەڵ خەڵکیشتیا بچێ ئەوە باشترێکە لەوەی کە تو وڵاتەکەتە بوتیا بچێ لەبەرەوە ئەمان بە مەبەستێکی سیاسی بەکارهێناوە بۆ ئەوەی کە خەڵک خۆپیشاندان نەکەون ناڕەزایەتی دەرنەبرە بەرەبەرەوە هەرچەند ئەوە چاک لەم خەڵکە تێگەیشتون کە ئەزان هیچ ناڕەزایە دەرنابرێت چکە لەبەرەوە ئەوەندەیان بندیوار و خەڵکی خانەنشینی سمێڵ بابڕ دروست کردووە بۆ خۆیان بۆ حیزبەکەیان کە پێویستی بۆ یەک هەموو خەڵکان تەزبیت کردو ینی خەڵکەکان گەوجاندووە بە ڕاستیەکەی بۆەوەی کە کۆمەڵە خەڵکی ئەوەی کە دەستڕۆشتووە ئەوەی کە توانای قسەکردن و توانای شەڕکردنی هەیە لەگەڵ ئەمانەیە هەمویان دەمچەور کردووە کە کەس قسە نەکات ئەوەشی کەماوەتەوە فەقیر و ڕەشوڕوشتەکەیە هیچ دەسەڵاتێکی نییە و کەسێکیش لەم ئەمانەی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن کەسێکیان جورئەتی ئەوانەیە پێش خەڵکەون و کەسیشی تیانێ لەم کوردستان پێم وایە پێش خەڵکەوە و ئەوەشی کایکەن هەمووی مزایدەیەکە بەسەر خەڵکەوە هیچی تر نییە و مزایدەیە و خەڵکەش داماو بووە بەڕاستی ئەم وڵاتە نەپلانیە نە شتێکی هەیە من زۆریشم پێ ناخۆشەکەواڵێم داگیرکەرەکان زۆر بەڕەحمترێکن لەمانی خۆمان کە لەسەر حکومت سەد خۆزگار ئەوان بوون ئەمان نەهاتنایەوە ئێستا حکومەتی هەرێم ڕوبڕووی کۆمەڵی قەیران بووەتەوە ئایا خاوەن پلان بۆ یان پلانی پێشوەختەی نەبوو بۆ ڕوبەڕبوونەوە قەیرانانە هیچ پلانێکی نەبوو ئەم بەس هەر ئەوەنەی لەسەرڵێ خەڵک بچێتە ژوورە و
هێتی کە خەڵکە کاتە ژورۆ هیچ حسابێ بۆ خەڵک ناکە ئەی خەڵک کە بچێتە ژورۆ بە چی بژی بەڵام خۆ حکوومەتی هەرێم خاوەن وەزارەتی پلاندانانە خاوەنی کۆمەڵەیەک ڕاوێژکار و وەزیرە کە ئەبی ئیشیان پلاندانان بێ بۆ ئەمانە ئیشیان چییە یان موچەی چێ وەریەگرن هیچ هەر بەس بۆ ناو ئەوە هەیە ئەوەی کە جەناب دەیڵی بەس بۆ ناوە بەس بۆ پارە وەرگرتنی خۆیان ئیشەکەی خۆیان یان موچەکەی خۆیان حەڵال نییە پێیان نەخێر بە هیچ جۆرێ ئەی کە تۆ هیچ ئیشێ بۆ من نەکەی بە چی حەڵاڵە بۆ تۆ چی بۆ من کردو ئێستا من مەسەلەن وەکو تاچێکی گەنج چی بۆ من کردو ینی چی بۆ من کردو کە بە من ئەڵێ بڕۆ ژوورەوە باشە کە من ئەڕۆمە ژوورۆ بە قسەیەکەم ئەی بە چی بژیم من باسی خۆم ناکە من وەکو خۆم بەس وەکو ئامی خەڵکەکە وەکو کە زۆر کەس هەیە عەرەبان چییە گەر ڕۆژێ نێتە دەرەوە دینارێکی پێ نییە کات وەکووتت ئێستا هەندێک لە وڵاتانی کە کەرنتینەی خەڵکیان کرد چیان کرد موشەیاندا بە خەڵکەکە وەزەکە تۆزی ئاسایی بوو بەڵام ئێستا لێرە کەرنتینە بکرێتەوە چارەسەری ئەم مۆزعەکە نەخێر بە هیچ جۆرێ چارەسەری ناکە بە چی چارەسەری کە ئەسە مەسەلەن تۆ بە خەڵگەڵی بڕۆ ژوورۆ خەڵک هەر بە قسەی ناکە هەر خەڵگەریەتە دەرەوە هەر خەڵگەریەتە دەرەوە خەڵک مەجبورە بێتە دەرەوە ئەی کە تۆ هیچ نەی بە من ئەڵێ بڕۆ ژوورۆ ئەی بە چی بژیم وەکو پێم وتی هەندێک خەڵکە بێ هەر بژێوی ڕۆژانەی ئەوە بێ کە پێیە ئەی هەر بە تەئکید وایە کاکە خەڵک هەیە ڕۆژانەیەتە دەرەوە مقەباکووە کاتەوە بەو مقەبایە ئەژی کە لەو سەرجادەیە کەوتووە کوێ کاتەوە و ئەوە ئەکا بە قوتی ماڵ و مناڵی ئەی تۆ ئەوە ئەخیتە ژوورۆ ئەی بە چی بژی ئەی تۆ غیر کە باشە بە ئەڵی بڕۆ ژوورۆ ئەی نابێت تۆ شتێکی بیتێ کە نێتە دەرەوە بۆ بژی ئێستا کۆمەڵی قەیران بەرەوکی حکوومەتی هەرێمی گرتووە حکوومەتی هەرێم تا چەند خاوەن پلان بۆ ئەوەی چارەسەریم قەیرانانە ڕۆڵا هیچی پێ ناکرێت ئەیکوە هیچ ناکە لەگەڵ فەقیرە هیچ ناکە باشە بەڵام کۆمەڵێک وەزیر و ڕاوێژکاری هەیە کە موچە لەسەر وەزارەتی پلاندانان وەرەگری یان ڕاوێژکارن ئەمانە ئیشیان چی ئەگەر چارەسەری وەزای یان پلانێکی پێشوەختە بە وەزەدان ئێدە نایکە خوان باخەلان پڕە بیریشان لە فەقیر نەکردێتەوە بیریان لای خەڵکی فەقیر و هەژار نییە ناوە باشە بەڵامەوان هەمیشە بانگەشەیەکەن خزمەتی خەڵکەکە وڵای بەزەوە ئیعلاناتە کوە ئەوە دەم کابرێکی کرێتی ئەو عەرەبانم پێ بەخوا ئەو عەرەبانە نەمە حاشم هەیە نەیشتێت عەرەبانت پێ بۆ بژێ ئەو عەرەبانەشینەم پێ خواوەشی ئێستا بینین دەنگۆیەوە هەیە جارێکتر کەرنتینە دەست پێ بکاتەوە کەرنتینەکردنی خەڵک بۆ نمونەیەکی وەکو تۆ لە ماڵەوە کەرنتینە بکرێت ئیدارەی ژیانی چۆن وڵی کرێن پێ نادرێت سەلحەدە پێ مانگی جانە ماڵیە سەحابخانەکەم ئاوا بێ لەگەڵ تووە ئەو مانگی لێوە نەگەتم کار مانگی پێسوانە لێوە نەگرێت ئەگە براکەش بێ وایە ئێدە واخوا براکەرەتینە بێ نەوەڵا پێم نادرێت چی بکەم ئەگەر خاوەن خانەوەکە لێت خۆش نەبووایە چی دەکەیت وڵی یا بە قەرزی قەرزی ژەمڕۆ بەخوا براکە و ناداتێ سەلحەد وایە کەرنتینەکردن چارەسەری مۆزە ئێستا ناوەڵ خەڵکەکە وڵای ئاوا بێگەت بڵین ئیشکا و ئەوی ئیشەکە ئاوایە ئیش بکە بەڵام خۆشی بپارێزێ هەرەوەیە ئەم کۆرۆنای هات بەرەوکی هەموو جیهانی گرتووە کۆمەڵی وڵات پلانی پێشوەختیان هەبوو بۆ ڕوبڕبوونەوە ئایا حکوومەتی هەرێم پلان یان خاوەن پلانە بۆ ڕوبڕبوونی قەیران کە قەیرانە کە هات پلانێکی هەیە بە چارەسەری وەزەکە قوربانێمە خۆ کەس نییە حکوومەتی خۆی خۆشنێ وایە حکوومەتێکی کوردی و ئێمەش کوردی بەڵام ئێمەش لەگەڵ کەرەتینەین بەڵام کەرەتینە بەش چۆن کاکەیسە بۆ نمونە من کرێم خەڵک کرێ ئەیە یارمەتی خەڵک بن خەڵک فەقیرە عارەبانەی پێ تا ئێوارە دوات 2000 پەیاکە کرێ چییە داماوە ئێمە ژەومان پێ خۆشە کەرەتی بەش چێوەیە کە خزمەت کری ئەو وڵاتانی کە خەڵکیان کەرەنتە کرد موچیان نیشتووە هەش نۆوەرەقەی بۆ چێتە ماڵەوە کاکە با 5 وەرەقە بۆ چێتە ماڵەوە کاکە چیان ئەچ کابراچێتە خەسخانەکان و لە خەسخانەکانی شاڵە هیچ شتێک نییە بەڵام ئەم قەیرانانەی کاتۆ بەڕێکی حکوومەتی هەرێمی گرتووە حکوومەت توانیوێتی بە پلان یان پلانی پێشوەختە دابنێ بۆی لەگەڵ هاتی قەیرانەکە چارەسەرەکەی قوربان خۆ دیارە پلان دانراوە پلانی وەکو چی پلانێ نازانم میسە ئێمە ئەوە قەیران هات بەسرە
نازانم چی پلانێک وڵی چی پێ بڵم ئەم خۆوەزارت یەکمانەیە ناوی وەزارەتی پلاندانانە کۆمەڵی ڕاوشکار و وەزیری هەیە هیچیان ئەمەیە ئیسە خزمەتی خەڵگە کرا ئیسە خەڵک ئێمە خەڵک سوێنی بۆ خواردین دەنگی پێبین دەنگمان پێ بەڵام کاگەیسەوە تا هیچ کەسێ خۆی ناکا بە سەحێ بوو کاکەکییان کێ خۆیەکا بە سەحێبی ئەو کەسانەی کە دەنگیان ناوە ئەو کەسانەی کە چوون دەنگیان ناخت تۆ کابرا کاڵی بژاردی وەکیلی لای خوا تۆ وەکیلی لای خوا ئەگەر مسلمان بێ سوێندی یاساییشان خوارد خوێندی یاسایی خواردووە کە خزمەتی خەڵکەیت کە خەڵک داماوە خەڵک بێ کاسپیە خەڵک هیچ ژیانێکی نییە خەڵک پارەی پێ نییە خەڵک دام ئەوە تا کاکە فەرموو بە عارەبانەوە کابرا ئەگەڕێت تا ئێوارەت 5,000 دەست ناکەێت 5,000 بە کرێی خانووی بە 5,000 بە میوەی بە 5,000 بە چی بات بەچی ئێمە چوین دەنگمان نا هەمومان لەوە چێ بە تۆی شۆ دەنگت دابێ بەڵام هیچ شتێکمان بۆ کراوە ها هیچ پلانێک نەبوو هیچ بۆ پلانێک نییە هیچانە هیچ چیە وەرەگرنەوە وەزارەتی پلاندانە ئەگەرەکو ئیش بۆ ئێمە نەکەن پێیان حرامە لەبەرەوەی وەکیلن لای خوا ها لای خوای گەورە وەکیلن ها ئەبێ خزمەتی خەڵکن خەڵک فەقی ئەو موچەیە بدەن حەقی ئەو موچەیە بدەن چونکە خەڵک فەقیرە ها بە عارەبانەوە کرێ چییە زۆر سپاس من بێلایەنانش قسە بڵێ وەکووە سەر بە هیچ حیزبێکم و بەس خوای گەورەم لە پشتە حکوومەتی هەرێم ناتوانێت هیچ هاوکاری خەڵک بکە لەبەرەوەی بەس بە باسی بۆ مەسوولەکان پارەکە بۆ مەسوولەکانە بۆ کەسی تر نییە بەس بۆ مەسوولەکان بەڵام باسێوەکەن کەوا ئێستا بوجە وەکو خۆی نییە حکوومەت پارەی نییە ئەگەر پارەی نییە مەسوولەکان چۆن نتوان بەس داهاتە سنوورەکان تەنانەت دەگەر نەوتەکە لە ئێستاکەەوەش باشی بەشی موچە هەموو خەڵکانێک دەکە خەلکی کوردستانەکەات نایکە ئەی کۆمەڵێک با بڵێن وەزارەتێکمانەیە وەزارەتی پلاندانان کۆمەڵی ڕاوێژکار و وەزیرمان هەیە موچەی پلاندانان وەرەگرن سەر بە عەزب بووە ئەمانە ئەو موچەیە وەرەگرینی ئەوەیە پێشبینی ینی قەیران بکەن و چارەسەری بۆ بدۆزنەوە ئەگەر ئەمانە ئیشەکان نەکەن ئایا و موچەی چێ وەرە ناکەن تەنانەت موچەکەشیان لێ ئارامە بەس لە ناوە خۆیان دابەشێکەن و تەواو حرامە موچەکە حرامە 100 جاریش لێیان ئارامە ملت حکومت دەبی باوکی ملت بی بەس ئەوە دژی ئەولادەکانیانە دژی کوردستانەکەشنەوانە دروست بوون ئێستا بینیمان هەندێک لە وڵاتان کاتێک کەرنتینەی خەڵکیان کرد موچەی خەڵکیاندا بۆ نمونە هەژوەرەخە دەوەرەخە یازەوەرەخەیان ناردووە بۆ خەڵکەکە ئێستا دەنگۆیەوە هەیە جارێکتر لێرە کەرنتینە بکرێتەوە کەرنتینەکردن چارەسەری ئەم وەزای ئێستاکە نایکە ئەوەی لە دەوڵەتانیش دێ ئەو پارەی لە دەوڵەتانیش دێ دابەشی دەکەن لە نێوانی خۆیان دابەشیانەکەن نایدەنە خەڵک دانیانە چێت فەقیر هەیە من شتم بۆ بردیە بۆ ماڵەوە بە سیارەی خۆم لۆم بردێ لۆ ماڵەوە لۆم بردیە فەقیرە کەسێک وەرەقەیەکی حکوومەتی وەرگرتووە حکوومەتی چوارز حکوومەت هیچ حکوومەتێک لە گۆڕێجیانی هەر کەس بۆ ژیرفانی خۆیتی بۆ مەسوولەکانیەوەی لە الله بڕایەوە کاتێک کە وڵاتانی پێشکەوتومان بینی کەرنتینەی خەڵکیان کرد هەندێکیان توانیان موچەی خەڵکەکەیان دابین بکەن تا ئەوەنەی ئەو مودەی کەرنتینەیە بەسەرەچێ کە ئێستا زۆربەی وڵاتان دەسومەنجیان لەگەڵ کۆرۆنایان نەرم کردووە بە کۆمەڵی ڕێنماییان بە دوورخستنەوەی کۆمەڵێک هۆکار تا ڕادێک چارەسەری وڵاتی خۆیان پێبوو و بەداخەوە بینین کاتێک لە حکوومەتی هەرێم کەرنتینەی خەڵکەکات موچەی خەڵکەکە نادات یاخود بژێوی خەڵکەکە دابین ناکات زۆربەی ئەو کەسانی کە هەمومان بینیمان کە دەینە بازار دەبینین بەشێکی زۆری بژێوەکە هەر لەسەرەوە ڕۆژێک کە پێیەکات بباتەوە بیدا بە خواردن و بە پێداویستەکانی ڕۆژانی بۆ ماڵ مناڵەکەی بەڵام بەداخەوە حکوومەت نەتوانێتی موچەی خەڵک دابینکە کەرنتینێژەکە خاوەنی پلانێکی سەرکەوتو نەبوو بۆی چارەسەری حازری پێبێ لە کاتی ڕوبڕبوونەوەی قەیرانایە لێمە بەردەوام بێ ڕێی زیاتری هاوڵاتیان وەرەگرین لەسەر پلانی حکوومەت بۆ ڕوبڕبوونەوەی قەیرانەکان بەڵام بچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەبێت ئەمانوێ لە هاوڵاتیان پرسیم بزانین حکوومەتی هەرێم تا چەند خاوەن پلانی پێشوەختەیە بۆی چارەسەری ئەم وەزای ئێستا بکە یان چارەسەری قەیرانەکان بکە کە بۆ وڵات دێتە پێشەوە ئەگەر نەخێر ئەو هەمووە ڕاوێژکار و وەزیرەی کە لەسەر وەزارەتی پلاندانان و با بڵێن موچەی زەبەلاح وەرەگرن ئیشیان چییە و
چ کارێکیان پێیانە کە حکوومەتی هەرێم موچیان پێدا ئایا ئێستا کە دەنگۆیەوە هەیە کەرنتینە جارێکتر دەست پێ بکاتەوە چارەسەری ئەم وەزە ئێستا بە کەرنتینەکردنی خەڵکو و ناردنەوەی بۆ ماڵەوە و پێنەدانی موچە چارەسەری مەزاکات لەگەڵمانە بن ئێمە ڕای زیاتری هاوڵاتیان وەرەگرن. والله برای بەڕێزم حکومەتانی تر حکومەتن بەس حکومەتی ئێمە میلەت خۆرن خۆخۆرن ئێمە بۆیە دەرمانە بەم حکومەتە بساین و لە حەنازە من خۆم یەکێکم لە ئەنفال یەکێکم لە سجنەکانی نوگرە سەلمان هەتاکو ێستا لە 2011 هەیەکم وەکرا 250 دینارێکی تەبع وەرنەگرتووە بۆ کرا و هەیە هەموو شتێکانم بەڵگەیە ئەوەی کە ئیسەخبارات بووە و ئەمن بووە هەموو شتێ بووە ئەوەیە ساهمی زیندانی سیاسیە من خۆم و چوار خوشم و باوکم و دایکم لە نوگرە سەلمان بووین هەتا ئێستا بای 250 دینارێ شتمان بۆ نەکرا هەرەڵێ بە حساب پارێکە عەردمان بۆ دەرچۆ عقوبات بەینی خۆی هینی کردووە ناوەکەمان لە شارەوانی ئەڵێ عەرز نییە باسە کاکڕێبات باسی ئەوە بکەین حکوومەت پلانی نییە بۆ ڕوبڕۆنی و قەیرانانەی کە ڕوبەڕوێ بێتەوە بۆی چارەسەری حاضر بێ لەگەڵ پلانێکی نییە دە حکومەتی وان بۆ ڕوا بەڕێوە معاشی نێمێ کارەبای نێمێ ئاوی نێوێمە حکومەت چێگاکە منیشی بم بەڕێوە بەڵام خۆ وەزارەتێکمانەیە ناوە وەزارەتی پلاندانان ڕاوێژکاری هەیە وەزیری هەیە موچەی زەبەلا ناوە ئەمانە ئەگەر ئیشیان ئەوە نەبێ پلاندا بنێن بۆ قەیران ئیشان هیچ پلانێکیان نییە بەس پلانیانەیە ئەوە میلەتی فەقیر بچەوتێنەوەتەوە بۆ هەنیەکەوتەوە وڵاتانی ترمان بینی کە کەرنتینەی خەڵکیان کرد ئەو چەند مودەیی کە کۆرۆنا تازات بوو چیان کرد موچیاندا بە خەڵک لێرە دەنگۆیەوە هەیە جارێکتر کەرنتینە بکرێتەوە کەرنتینەکردنی خەڵک چارەسەری مۆزای ئێستا چارەسەر نییە منەوە تا 6 سەقێزانم لە ماڵە دوومان لە ماڵەوە بووم لێدە 800 کرێ دەم بەچێم کاتە ژوورە بمرم باشترە لەوەی موچێش ناداتەوە کرێش دەدەیت موچەشم نایەتێ و کرێشێم هیچ نییە 6 خێزانم چۆن لە ژوورۆژیم بەچێژیم کەواتە حەلی وەزەکە بەچێ حەلی ئێوە عەزەکە لە دەست ئەمانەیە ئەوە تا 400 میلیارد هاتۆ لە بەغاوە و قول دراوە نەماوە دیار نییە ئەڵێ داومانێتەوە بە قەردا و قەرجێکی و برای بە ڕێزەکەم ئەوەیە ئەتی هەرێم توانوێتی چارەسەری قەیرانەکان بکات ناوەڵە وڵا کار و کاسبینیە ئەو عربانەکەم پێ بەخوا لەبانەوە 1500 پێ کردو عربانەیەکت پێ 1500 پێ کردو اینجا بەس 1500 پێ هەرە وڵا اینجا کار و کاسبیانێ وڵا ئیشوکارێنێ هەوڵەوە بەنی ئیشوکار کردێتەوە اینجا مەعاش نایەن مەعاش لە میێڵەکە لە قەیران کو هەیە اینجا کۆرۆنا کو هەیە وڵا کۆرۆنا هەر نییە کۆرۆنا هەیە بەڵام بۆچی ئەوان ناتوان چارەسەر بۆ خەڵکەکە بدۆزنەوە بۆچی خەڵک کەرنتینە بکەن وڵی ئەوە بەدەست حکومەتە بەدەست ئێمە نییە بەدەست منێکیان خۆم دەکێ ناکەم زەمان بگی نابێتم دەبەرەوەی بەڵام مەترسی هەیە نەخۆشیەکە هەیە بوونی هەیە خەڵکێکەیە بەهۆیەوە گیان لە دەستەدا بەس بۆچی وایە لە خەڵ کردووە سیخەی بۆ هەزاکە نەمێن نازانم بڵێم بۆچی وایە کرد لەبەر ئەوەی یاڵێن با مەعاشەکە بۆیە کاتی کەرەسینەکەن لەبەرەوەی مەعاشاق قولیگەر باشە ئەگەر خوا نەخواستە کەرنتینە کرایەوە تۆ چۆن بژێوی خۆ دابێنێت وڵا کەرەنتینە کرا بۆ خۆم لە ماڵ بۆ چیەکەی بۆ بژێوی ژیان چییە وڵاتە بۆ بژێوی ژیان ناڵە بە عربانم پێ ئیشی عربانەکەم تێخوا ئیشیکەنی ئەگەر کەرنتینە بکرێت و لە ماڵە قەدەغە بکەن کە خەڵک بێتە دەرەوە تۆ عربانەکە ناتوانین بێنتە دەرەوە ئیش بکەیت ئەو کاتە چی ئەەکەین وڵا بە خۆم لە ماڵ لێلانیش نەوە بێکار و کار موچەت پێ نادەن وڵی موچە 150,000 150,000 بەچی ئێستا موچەکەش وەکو پێویست نیە ناوەڵا وەکو پێویست نیە اینجا بە دوومان جارێکە بە سێمان جارێکە ئەم حکوومەتی هەرێمی خۆمانە پلانی پێشوەختەی هەیە بۆی قەیرانێک هات چارەسەری وەزەکەی پێبێت ناڵە بەس خەریکی بارەت جین و نۆت خواردن ئەی ئەوە هەموو پلانی حکوومەتی کوردستان ینی پلانیان بەزەوێت چۆن بەس دزیکردن خەڵکیان ڕسوا کردووە بێ مەعاشی بێ ئیشی بازار هیچی دیانە ماوە باشە بەڵام کۆمەڵێکی زۆر وەزیر و ڕاوێژکارمان هەیە لەسەر وەزارەتی پلاندانان موچە وەرەگرن ئەمانە ئیشیان چی ئەگەر پلانی پێشوەختەدانن پێت ناڵم پلانیان نییە بەس خەریکی پارە دزین حکوومەتی کوردستان ینی پارە دزین پارە خواردنین و خەڵسەوسانەوە باشە بەڵام خەڵک دڵی بۆ خۆش بوو کە حکوومەت ئەگەر کوردی بێ بۆ خەڵکەکە دڵسۆسترە ڕایش دەسۆزێکی دیانە
هەدەی چیان کرد چی بەچی کرد کابراوتی ئەگەر سەربەخۆیی کوردستان لە ساسەد نێنم سەر خۆم هەڵەگرمە ڕۆم کوا کردی لە ماڵە دانیشتەوە بەس پیلاندانە بۆ من کۆ کرد چی کردو بۆم خەڵکو پلان دانێن یا پیلان دانێن پیلانە و پیلانە هەموو شتێکی لە دەزەرەجی ئەوەی عقل دەسەڵینەکە لە حکومەت جانیم کوردستان دەرەجی باشە ئەگەر دیقەت بدەین ئەو وڵاتانە کە کەرنتینەی خەڵکیان کرد موچەی خەڵکیاندا لە کاتی کەرنتینە کە ئیشان نەبوو ئەمان ئێستا دەنگۆیەوە هەیە جارێکتر کەرنتینە بکرێتەوە ئەم کەرنتینەکردنە چارەسەری ئەم وەزای کات کە ئێستا هاتوۆتە پێش بۆ خەڵک ئەگەر معاش بۆ بە خەڵک لەوە چێ خەڵ دەوت دڵی پێ خۆش بێت لە ماڵ دانیشە نادەدەن یەکێکی وەکو من بێ معاش لە حەماڵی ئەم بازاڕە ژیم چوارم ناڵم هەیە ماڵم لە تاسوجێ ماڵیەکەی لێ حەماڵی یەکەم عەربانەیەکم پێیە تا ئێوەریان سێزە پێیاکیان پێیان نەبی بیان بە کرێس پاسیان بیان بەش بۆ مناڵەکەم چوارم ناڵم هەیە کەرنتینە بکە ئەوەش دامێت لە ماڵە بێ دانیشم سێری مناڵەکان کەمەوەوان سێر من کرد باشە لەو دووانگەی کە کەرنتینە کرا چیت کرد وەڵا خەڵ خێر من پێکردم خەڵ خێری پێکردم وەکو برادری وەکو ئیشێکی ترت نەبوو هیچ لە ماڵ دانیشت بوو گەڕەکی من هەموو شاتە لەسەر بوو تا چەند ئومێدت بەوە هەیە حکوومەتە بتوانێت خزمەتی خەڵکی فەقیر و هەژار بکە نایکە تا نەوت وەستا بێت و نەوت فرۆشی بکرێت و گولفان و بنەماڵە بمێنێتەوە هیچ ناکرد بۆ ملت خۆشی لەم کوردستانە ئەژیە زانی چۆنیان چۆن دیقەت بدەین زۆربەی وڵاتانە کاتێک کە پلان دانێن پێشبینیەوەکەن ئەگەر قەیران ڕووبدا چۆن چارەسەری بکەن ئایا حکوومەتی هێرێن بەڕێی جەنابوو توانوێتی پلان دابنێ بۆی ڕوبڕی و قەیرانانە بێتەوە کە دێتە لە وڵاتەکەەوە حکوومەتی هەرێمی خۆمان تەوان ئێمە وڵاتەکەمان بە حەقەت بە پێی پێویست نییە وەکو وڵاتانی تر و پێشکەوتو ئەگەر بڵێ نایانتوانیوە بەو شێوەیە 100% بتوانن پلاندانن پلاندانان چییە؟ تۆ ئیستا کەرنتینەی خەڵک کرا بۆ ماوەی مەسەرەن مانگێ مانگ نیوە بەڵام سێرێ کرد یەکسەر خەڵکیان بەرەڵا کرد لە چاخانەیە لە مەطعەمە لە نادیەکانە لە مزگەوتەکانە هەمووی بوو بە قەڵەباڵغیەکی یەزگار و بەریەکەوتنێکی زۆر هەبوو لە ناو خەڵک سەرەوبەریەکی زۆر ڕوویە ئەمە پلان نییە ئەمە پلان نییە ئەمە پیلانە باشە بەڵام ئێستا دیقەت بدەین وەزارەت یەکمانەی ناوی وەزارەتی پلاندانانە کۆمەڵی ڕاوێژکار و وەزیرمانەیە موچەی زەبەلاح لەسەر حکوومەتی هەرێم وەرەگرن ئەمانە ئیشیان چیە ئەگەر نەتوانن پلان بۆ ئەو قەیرانانە دابنێ کە ڕوبڕی وڵاتەکەیانە من وایە بینم هەچ کەسێ لەم دنیاە وەزیفەیەکی هەبوو کە دانراوە بۆچی بۆ خزمەتکردنی خەڵک بۆ نمونە لە یابان کەسێکەکەن بە مدیری دایرەیە لە پێشەوە پێڵێن بڕۆ سەرمێزی ئەو مۆزەفانە پاکەرەوە ئەگەر ئیسیعدادی تیانە بوو ئەوە بکە ئەو لایەبن ئەڵێن چونشێ بۆ تۆ بۆ خزمەتکردنی ئەم میلەتە دانرایی بۆ خزمەتی گەل وڵات دانرایی مانی خۆشمان زۆربیان سوێندی یاسایی ئەخۆت سوێن شەر نییە سوێن چییە؟ جاری وایە سوێند خواردن ڕێگایەکە بۆ فێڵکردن لە خەڵک سوێندکرد تۆ ئەبێ لە ناخی خۆتا دڵسۆزی ئەبێ لە ڕۆحی خۆتا دڵسۆزی ئەبێ ئەو شتە شەکەری کردبێ ڕوابێ ئێمە باو باپیرانمان نییە نە سوێندیان خواردەوە نە هیچیان کردووە وەفایەکی زۆر جوانتر و زیاتریان هەبووە بۆ وڵات و بۆ نیشتیمان ئیستا 100 جار سوێنە خوا و 100 جار وەلای خۆی تازا کاتەوە بۆ خزمەتکردن بەڵام لە هەمان کاتیشا ڕاست دەرناچێت ئەو سوێندەی خۆیان شکاندۆ خاوەنی بەڵێنە نەبوون کە بەڵێ سوێن خواردن چییە؟ سوێن خواردنەوەیە تۆ گۆڕانکاری دروستکەیت قسە چییە؟ تۆ پڕ بەم هەم بینایی کە من و تۆی تیاین قسە بکە گرنگ ئەوە نییە قسە بکەیت گرنگ ئەوەیە چی لە وڵاتەیە چی جوانەکەی چی ئەگۆڕی چی باشەکەی وە خەڵک ئێستا سەیری وڵاتانمان کرد کاتێک کەرنتینیان کرد موچەی خەڵکیاندا ئێستا لێرە پێشبینیە کریان باس لەوە کرێ جارێکتر کەرنتینە دەست پێ بکاتەوە ئەم قەیرانە ئێستا لە وڵاتە هەیە چارەسەری بە کەرنتینەکردن نەکری ئەگەر خەڵک کەرنتینە بکرێت نەخێر بە کەرنتینە بە هیچ شێوەیە چارەسەر ناکرێت لەبەرەوەی ژیان نییە ژیان کە وەستا هەموو وەستانی یعنی مردن کە جوڵە نەما حرەکە نەما لە بواری کشت و کاڵە لە باری پیشەسازیە لە بواری بازرگانیە لە هەموو بازارە کە تۆ جوڵە نەما و ئاڵوگۆڕ نەما و ژیانی خەڵک نەما معنایەوەی ئەوم بەشێکە لە مردنی خەڵک لە کوشتنی خەڵک وایە جا لەبەرەوەی تر بە حەقیقەت کەرنتینە چارەسەرێکی بنەڕەتی و ڕەگوڕیشەی نییە کۆمەڵێ بنەمای تر هەیە کۆمەڵێ ڕێگای تر هەیە
کە تۆ بتوانی چارەسەری ئەم شانەی پێ بکەی ئەویش ئەوانەی دەوڵەتداریەکەن ئەبێ بیزانین ئەوەی لە بازار ڕایزانێ ئەوان بۆ نایزانن ئەمە کە بینین لە پشتمەوە شوێنی کارکردنی بەشێکی زۆر لە ئەو کەسانەی کە پێویستی ڕۆژانەیان لەسەر ئەو ئیشەیەکە ئیکەن باسییان لەوە کرد حکوومەت ئێمە بەداخەوە خاوەن پلان نەبووە و نەیتوانێەوە پلانی پێشوەختەدا بنێ ئەوانشی کە بەناوی پلاندانان و ڕایوەشکارە و موچیان وەرگرتنیان توانەوە حەقی ئەو موچەیە بدەن کە لەسەر حکوومەتی هەرێم وەریەگرن زۆر بەداخەوە بەڵام ئەو دەنگۆیە کە باز لەوە کە جارێک تر کەرەنتینە بکرێتەوە ئەوان بە باشیان نازانین لەبەرەوەی خەڵکی ئێستا کە موچەی وەکو پێویست نییە ئەو تۆزە پارەیەکی کە بە دەستگیێڕی بە عارەبانەچێتی و بەو ئیشانی کە ڕۆژانەی کات ئەویشی دەست ناکەوێت ئەگەر کەرەنتینە بکرێت لەبەرەوە بێ حکوومەت بیر لە چارەسەری تێ بکاتەوە بۆی خەڵکەکە لایەنی کەم بتوانێت لە بازارە تۆزێک بۆ بژێوی خۆی ئیش بکات ئینشەڵا هەموو لایەکتان ساق و سەلامەت بن بەرنامە ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ